والصلاة والسلام على آله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة النساء قيشتنا آتي هشتا وحوت لا برنوتدو دفرمت أعوذ بالله من الشيطان الرجيم. الله لا إله إلا هو ليجمعنكم إلى يوم القيامة لا ريب فيه ومن أصدق من الله حديثا. فما لكم في المنافقين فئتين والله أركسهم بما كسبوا أتريدون أن تهدوا من أضل الله ومن يضلل الله فلن تجد له سبيلا. ودوا لو تكفرون كما كفروا فتكونون سواء فلا تتخذوا منهم أولياء حتى يهاجروا في سبيل الله فإن تولوا فخذوهم واقتلوهم حيث وجدتموهم ولا تتخذوا منهم وليا ولا نصيرا إلا الذين يصلون إلى قوم بينكم وبينهم ميثاق أو جاءوكم حصرت صدورهم أن يقاتلوكم أو يقاتلوا قومهم ولو شاء الله لسلطهم عليكم فلقاتلوكم فإن اعتزلوكم فلم يقاتلوكم وألقوا إليكم السلم فما جعل الله لكم عليهم سبيلا. ستجدون آخرين يريدون أن يأمنوكم ويأمنوا قومهم كلما ردوا إلى الفتنة فإن لم يعتزلوكم ويلقوا إليكم السلم ويكفوا أيديهم فخذوهم واقتلوهم حيث ثقفتموهم وأولئكم جعلنا لكم عليهم سلطانا مبينا. آتي هشتاو دفرمت الله لا إله إلا هو. الله أو ذاتية أو خوايا أو پروردگاريك لا إله هيت كسيك نية شاني بنداتي بو كردن بحق وبراستي إلا هو جگل خوي جگل ذاته. الله ذاتي الله ذاتي خوايك پروردگاريك بديهنريك لا إله هيت كسيك نية شاني أو ببنداتي بوبكين وعبداتي بوبكين جگل إلا هو جگل خوي. جاء أو خواد فرميتي ليجمعنكم سوين بيت سوين بخوا كوتان دكمو هر هموتان إلى يوم القيامة لروج دوايدا كلا ريب فيه كهاتني روج قيامة زندو بونا وولي برسينوا هيج قمانكي تدانية. ومن أصدق من الله حديثا كي هي راستر بن قسكاني لقسي خوا أو استفهامها استفهام إنكاري يعني قسي هيج كس لقسي خواي قورا راستر درستر نين جا خوا اگر با ئاسایی قسان کات طبعا قسەکانی ڕاست و گومانی تێدا نییە ئێگە سوێندیش بخوا ئێگە تەکیدیش کاتەوە ها دەفەرمێت لەیەجمعنەکم یعنی سوێند بێ بە دڵنیایی هەر هەمووانتان کۆ دەکەمەوە بەڵام لەکوێ ئیلا یەومی القیامە لە ڕۆژی قیامەت و زیندووبوونەوە و ڕازبوونەوە کە لا ڕەیبە فیهی کە هاتنی ڕۆژی قیامەت هیچ گومان و دوودڵیەکی تێدا نییە و نابێت تێدا بێ. ومن أصدق من الله كي هي راستر بن قسكاني لقسي خوا يعني قسي كس لقسي خواي قورا راستر و درستر نين. آياتك بوچيا دو بابته يكم يعني پرستن و بندایەتی ئینسان طبعا تەنها و تەنها بۆ خوار ڕێگە پێدراوە و
و کەسێک شایانی بەندایەتی بۆکردن بێت ذاتێک شایانی بەندایەتی بۆکردن بێ عەبدایەتی بۆکردن بێ فەرمان لێوەرگرتن بێ ئینسان بە قسەی کات و یا خۆشی بوێت و لێی بترسێ ئومێدی پێی بێ داوای قازانج و زەرەری لێ بکەین تەنها ذاتی ئەڵڵایە وایە خوا هەن بەناحەق خەڵک دەیان پەرستن و هاواریان دەکەنێ بەڵام ئەڵڵای بەحەق خوای بەحەق پەرستراوی بەحەق تەنها و تەنها ذاتی خوای پەروەردگارە ئەوە یەک دووهەم ئەگەر کەسێک فەرزەن لە دنیادا خوا سزای نەدا بێباوەڕیش بوو خوا سزای نەدا خراپەکاریش بوو خوا سزای نەدا خۆ سزایەکە کە لە دنیادا بۆ دنەهات یعنی ناخوا لای بردووە قیامەت هەیە لە یەجمەعنەکم ئیلا یەومی القیامە کۆتان دەکەمەوە لە ڕۆژی دوایدا کە هاتنی قیامەت گومانی تێدا نییە و نابێت تێدا بێ کەسێک ئیمانی لە دڵدا بە قیامەت نەبێ کەسێکیش دوودڵ بێ دەبێ هەبێ یان نەبێ وەکو یەکەن هەردووچان لە دین دەردەچن وە قسەی هیچ کەس لە قسەی خوای گەورە ڕاستون و دروستتر نییە ئەو جارخوا دەفەرمێ فەما لەکم فی المنافقینە ئەوە چیتانە ئەی ئیماندارینە سەبارەت بە دوو ڕووەکان بوونەتە فیئەتەین دوو دەستە دوو کۆمەڵ کەسی منافق لای خوای گەورە منافق ئەوەی کە لە ناخدا ئیمانی بە ئیسلام نەبێ نەک کەسێک سیفەتێکی منافقانی تێدایە نیفاق هەندێک جار ئیعتقادیە لە دڵەوە کەسێکە منافقە بەنمونە نوێژێ دەکا بەڵام باوەڕی پێ نییە دەڵێ مسلمانم بەڵام لە دڵەوە مسلمان نییە دەڵێ پێغەمبەر محەممەد پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڵام لە دڵدا بە پێغەمبەری نازانێ ئەوە نیفاقی ئیعتقادی بیر و باوەڕی پێدەگوترێ ئەو جۆرە دووڕوویە ئەو جۆرە کەسە دووڕوانە تەوان کافرن و قیامەتش سزا و ئەشکەنجە و دۆزەخیان تەمەن سەختترە لە کەسێکی کافرێک کە باشکرا کافر بێ بەس هێندێک کەس هەیە بە نمونە درۆزنە درۆزنی سیفەتی ئینسانی منافقە وایە بەس مەرجە ئینسان بە درۆکردنی کافر بێ نا ئەگەر درۆی بکا بەڵام درۆی پێ خراپ بێ بەڵام ڕاهاتوە لەگەڵ درۆی بە نمونە کەسێکە تەمبەڵە لە نوێژێدا ئیمانی بە نوێژێ هەیە بەڵام بە تەمبەڵی نوێژە دەکات تەمبەڵیکردن لە نوێژێدا بە نمونە سیفەتی منافقانە بەس ئەگەر کەسەکە باوەڕی بە واجبیەتی نوێژێ هەبێ مەرجێ کەسەکە پێی لە دین دەرچێ جا لێرە مەبەستی ئەو منافقانن کە لە ناخەوە ئیمانیان بە پێغەمبەر نەبوو صلی الله عليه وسلم ئیمانیان بە خوا نەبوو ئیمانیان بە قیامەت نەبوو تەنها بۆ فریودان و خەڵەتاندن مەجموعەیەک عیبادەت و خواپەرستیان دەکرد جا لە جەنگی ئوحوددا تەمان 300 کەس لە منافقەکان لەگەڵ مسلمانان دەرچوون یەکەم جار بەڵام کەزانیان جەنگ ڕوبەڕووبوونەوە نزیک بۆتەوە هەر 300 کەسەکە پاشەکشەیان کرد لە ناو ئیمانداراندا هەیان بوو نەرم بوو هەیان بوو تند بوو هەیان هەبوو هەوەندە تند بوو دەیگوت بابچین بیان کوژین هەرچی پێغەمبەری بەجێهێشتووە بە قەستیش تەپەن چوو بوون یەکەم جار بۆی دوایە بکشێنەوە معنەویاتی مسلمانان بڕوخێنن هێندێکیش دەیان گوت نا لێیان گەڕێن بە کەسوکاری خۆمان و نوێژە دەکەن بە ئاشکرا و نابێ بیان کوژ جا تەمان خوای گەورە ڕەخنەی لە ئیمانداران کرد سەبارەت بە کەسی منافق و دووڕوو مسلمان دەبێت یەک ڕێی بن هەرچی دووڕوویە هەرچی دوو منافقە ئینسان دەبێت بە کافری بزانێ ئەوە قسەی تێدا نییە بەڵام ئەگەر نوێژی کرد و ڕۆژووی گرت بە ئاشکرا و هەر لە ناو مسلماناندا ژیان تەبەن نایکوژی محاسبە و لێپرسینەوەکەی هەڵدەگیرێ بۆ قیامەت جا دەفەرمێ فەما لەکم فی المنافقین فیئەتەین ئێوە چیتانە ئەی ئیماندارینە بۆچی سەبارەت بە دووڕوەکان بوونەتە دوو دەستا والله خوای گەورە ئەرکەسەهم ئەوانی گەڕاندۆتەوە بۆ ناو بێباوەڕی بیما کەسەبوو بەهۆی ئەو کار و کردەوە و بیر و باوەڕە خراپانەی کە هەیان بوون و ئەنجامیان داوە وازەحە بۆ خۆی کافر کردوتەوە بۆ خۆی بەرەو کافریەتی ڕۆیشتۆتەوە کە خۆی بە کافر داناوەتەوە خۆی کافر کردوتەوە هەرچی سیفەتی هەیە هەمووی سیفەتی کافرانە دەکرێت بۆ خۆی بە کافر بزانێتەوە بە کافری نەزانی کە بێ گومان ناکرێ ئاگاتان لێ بێ کەسێک بە ئاشکرا کوفری کرد یان بە ئاشکرا خۆی بە کافر زانی واجبە لەسەر ئێمەش لە ناخەوە بە کافری بزانین و ئیعتراف بە کافریەتەکەی بکەین عزی بۆ نێنینەوە کەسەکە بۆ خۆی کافر کردووە خۆی ئیعتراف بە کافریەتی خۆی دەکا خۆی شانازی بە سیفەتە کردارە کافریەتیەکانیەوە دەکات و بانگەشەی کافریەتی و بێدینی دەکا خۆی بانگەشەی دەکا ئەتۆ ناکرێت بە مسلمانی حساب بکەی فەما لەکم فی المنافقین فیئەتەین ئێوە بۆتان نییە ئەی ئیماندارینە بۆچی سەبارەت بە دووڕوەکان بوونەتە دوو کۆمەڵ والله خوا ئەرکەسەهم ئەوانی گەڕاندۆتەوە بۆ شوێ بۆ ناو بێباوەڕی بیماکەسە بوو بەهۆی کار و کردەوە خراپەکانیان
جا خوا دەفەرمێ ئەتوریدون ئێوە دەتانەوێ ئەن تەهدوو من ئەضەل الله ڕێنمونی کەسێکن کە خوا گومڕای کردووە کەسێک بەهۆی تاوانەکانی خۆیەوە گومڕایی هەڵبژار دەبێت و بەرەو گومڕایی چوو بێت و گومڕایی قوبوڵ بێ کەس دەتوانێت هیدایەتیدا بێگومان هیدایەت بەدەست خوایە و هیدایەتیش دەبێت لە شوێڕا دەست پێ بکە لە دڵەوە دەست پێ بکە ئەوەی سەیتەرەی بەسەر دڵدا هەیە تەنها خوایە بەڵام ئەو کەسە منافقانە هێندەیان تاوان کردووە هێندەیان کوفر کردووە دڵەکەی خۆیان پڕ کردووە لە کوفر و نیفاق کە ئینسان دڵی پڕ بوو لە کوفر و لە نیفاق ئەو کاتە خوای گەورە ختمی لێ دەدا کە خوا ختمی لە دڵێکدا بە پێغەمبەریشەوە هیچ کەس ناتوانێت هیدایەتی ئەو جۆرە کەسانە بدا کە خوای گەورە ختم و مۆری بێباوڕێتی و گومڕایی و دووڕووی لە دڵی داون بەڵام ئایا لە ئەسڵدا خوای گەورە کە دروستی کردوون ئەو دڵە مۆرەکەی هەر پێوە بووە ها زۆر جار دەگوترێ کابرا گەخوا گومڕای کردبێ کەسەکە دەسەڵاتی چییە ئەو پرسیارە پرسیارێکی بێمعنایە تەبان ها خوای گەورە کەسی بە گومڕایی دروست نەکردووە هەر کامێک لە ئێمە و ئەوانەشی کە کافرن ئێستا کە لە دایک بووین دڵی هەر هەمووانمان وەکو یەک بووە ها وایە وەخوای گەورە بە ڕەحمی خۆشی هەتا باڵغ بوون تەمەنی عاقڵ بوون هیچ گوناهێکی لەسەر دڵی هیچ کەسێک تۆمار نەکردووە و تۆماریشی ناکە وایە دوای ئەوە ئەگەر کەسێک بە ئیختیاری خۆی تاوانی کرد و کوفری کرد و نیفاقی کرد بەهۆی کوفر و نیفاقی خۆیەوە یعنی هۆکارەکە خۆیەتی بەهۆی کوفر و نیفاق و تاوانی خۆیەوە دڵەکەی خۆی هێندە پڕ گوناه دەکا هەتا بەهۆی ئەوەیەوە خوا بڕیاری گومڕاییەکەی بەسەردا دەچەسپێنێ ها دەنا هیچ کەس خوای گەورە بە تۆبزی گومڕای ناکا بە تۆبزی هیدایەتی نادا ها فەمەن شاء فەلیؤمن ومن شاء بەویستی خۆت حەزت لێبوو ئیمان بێنە حەز لێبوو بەڵام کەسێک بە حەزی خۆی کوفری هەڵبژارد وایە خوای گەورەش کوفرەکەی لە دڵدا چەسپاند هیچ قووەتێک نییە بتوانێت ئەو کوفرەی ئەگەر خوا یارمەتی نەدا ها خوا پشتیوانی نەکا خوا بۆی ئاسان نەکا هیچ کەس ناتوانێت ئەو کوفرە بێنێتە دەرێ جا خوا دەفەرمێ ئەتوریدونە ها مسلمانی وا هەبوو زۆر نەرم بوو خوای گەورەوە گۆی پێیان بڵێ وازیان لێ بێنن کابرا بۆ خۆی کوفری دەوێ بۆ خۆی جەهەنەمی دەوێ بۆ خۆی دۆزەخی دەوێ علاقە چییە ها وانە ئینسان بەس ڕێنمونی کارە خۆ تۆ لەو لە ئێستاشدا تۆ کەسێک مەرجی دەکا تۆچیت لەسەرا بەس لەسەر تێ بۆی ڕوونکەیەوە و باسی سزاکەی بۆ بکەیت بە تۆبزی دەستگرتنی و هێنانە دەری لە جەهەنەمێ بە تۆ ناکرێت کابرا هەر بۆ خۆی بڕوا دەبێت بڵێ پیرۆز بێ ئەتوریدونە ئەن تەهدوا من ئەضل الله ئایا دەتانەوێت ڕێنمونی کەسانێکن کە خوا گومڕای کردوون ومن يضلل الله هەر کەسێک خوای گەورە گومڕای کرد بەهۆی تاوانەکانی خۆی ها فەلەن تەجیدە لەه دەستت ناکەوێت بۆ ئەو کەسە سەبیلە ڕێگایەک تا لێوە هیدایەتی کەسەکەی بدەیت وازحە یعنی هەر ڕێگایەک لەگەڵی بگریە بەر هەر هۆکارێکی هیدایەتدان لەگەڵی بگریە بەر کەسەکە مادام دڵی ختم بووە دڵی مۆر بووە هیچ کەس سەیتەرەی بەسەر دڵی کەسدا نییە فما لكم في المنافقين فئتين أو چیتانە بۆچی سەبارەت بە دووڕوەکان بوونەتە فئتين دوو کۆمەڵە کۆمەڵێکتان دیفاعیان لێ دەکەن کۆمەڵێکتان زۆر توندن کە خوای گەورە تەبەن حاڵەتی وەسەتی داناوە ها دووڕوو ناکوژرێ بەڵام نابێ خۆشت بوێ کەسی دووڕوو لە دنیادا بە مسلمانی حساب دەکەی بەڵام لە قیامەتێ دەبێ یەقینت هەبێ جێگاکەی ئەسفەل السافلینە ها شوێنی هەرە خواری ناو دۆزەخەیە والله ئەرکەسەهم بیما کەسەبوا خوای گەورە گەڕاندونیەتەوە بێ باوەڕی بەهۆی خراپەکانیان ئەتوریدونە ئەن تەهدوا من ئەضل الله دەتانەوێت کەسانێک هیدایەتدەن کە خوا گومڕای کردوون ومن يضلل الله هەر کەس خوا گومڕای کە فەلەن تەجیدە لەه تۆ دەستت ناکەوێت بۆ ئەو کەسە سەبیلە ڕێگایەک کە تێیدا هیدایەتی ئەو کەسەی پێ بدەیت وەدوو جاخوا دەفەرمێ پێیان خۆشە حەزیان لێیە دووڕوەکان ئەن تەکفڕوو ئێوەش بێ باوەڕ بن کەما کەفەڕوو هەروەکو چۆن بۆ خۆیان بێ باوەڕن بۆچی فەتەکوونونە سەواء تاوەکو یەکتان لێبێ بۆ چوونە جەهەنەمێ و بۆ عقوبەی خوای و بۆ تۆڵەی خوای و بۆ خەشموقینی خوای گەورە ها ئینسان ئەگەر بۆ خۆی تەبیعەتی ئینسانی وایە ها کە بۆ خۆی خراپ بوو حەزی لێ شەریکی وایە لە خراپەکردنێدا زۆر بن بەڵام لە چاکەیدا کەم وهەیە وابێ کابرا کە بۆ خۆی چاکە وایە حەزی لێ لە پێش خەڵکیەوە بێ وایە بەڵام کە خراپە تەمان چونکە گەبەتەنێ چاک بی وایە
چاکەکەی تۆ چاک زەق دەبێتەوە نەفسی ئینسانی حەزی لە یەتیجاری وا هەیە کە ئەسڵ ئەوەی ئینسان لەوەیدا تەماعی هەبێت کە بۆ خۆت چاک بووی حەز لێ بێ خەڵک بەقەت تۆ چاک بێ یا لە تۆش چاکتر بێ لە خراپەیدا ئینسان ئەگەر دڵی خراپ بوو حەزی لێ کە خراپەی کرد خەڵکیش وەکوی بیکا بۆی خراپەی ویش لە ناو خراپەی خەڵکیدا ون بێت و دیار نەمێنێ وەدوا لەو تەکفوڕونە حەزیان لێ پێیان خۆشە تەمەنای ئەوەی دەکەن ئێوە بێ باوەڕ بن کەما کەفەڕوو هەر وەکو چۆن بۆ خۆیان بێ باوەڕ بوون فتەکونونە تا ببن لە قیامەتێ سەواء وەکو یەک جاخوا دەفەرمێت فەلا تەتەخیذوا منهم ئەولیا فەلا تەتەخیذوا مەگرن هیچ کامێک لە دووڕوەکان بە ئەولیا بە دۆستی خۆتان محبەت و خۆشەویستیان بۆ دەرببڕن فەلا تەتەخیذوا مەگرن منهم هیچ کامێک لە دووڕوود منافقەکان بەچی خۆتان بە ئەولیا بە دۆستی خۆتان هەتا چ کاتێک حتا یهاجروا فی سەبیل الله هەتا ئەو کاتەی کۆچ دەکەن لە پێناوی خوا جا ئەو کۆچە مەبەست کۆچی کۆچکردن بێت لە گونا یعنی هەتا واز لە نیفاق و دووڕووی دێن و بە تەواوی دەبنە مسلمان و دەشگونجێ مەبەست ئەوە بێت تا ئەو شوێنەی ئێستا تێیدا نیشتەجێن کە دەوروبەرەکەیان دەوروبەرێکی خراپە و کافرە تا ئەو شوێنە کە خراپەکاریان لە دەورەنە تا ئەوان بەجێ نەهێڵن و نێنە ناو مسلمانان خۆیان یەک لە لێگلانەکەنەوە دۆستایەتیان مەکەن حتا یهاجروا فی سەبیل الله هەتا تۆ کۆچ دەکەن لە پێناوی خوا فإن تولوا ئەی ئەگەر پشتیان هەڵکرد یعنی ئامادە نەبوون نەواز لە دووڕووی بێنن نە لەواز لە کافرەکانیش بێنە ناو مسلمانان خوا دەفەرمێتیان لێ بکەن فەخودوهم بیانگرن وەقتلوهم بشیان کوژن حيث وجدتموهم لە هەر شوێنێک دەستان کەوتن بەڵام ئاگاتان لێ بێتەمەن ئەو ئاەتانە لەسەر ئەو دووڕوو منافقانە هاتوونەتە خوارێک کە لە دەور و بەری مەدینەیدا ژیاون هانەک ئەوانەی کە لە ناو مەدینەیدا بوون ئەوانەی لە ناو مەدینەیدا بوون کە لە ناو دەوڵەتی ئیسلامیدا بوون و لە تەنیش پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم هەموو شاعیرە دینیەکانیان بەڕواڵەت جێبەجێ کردووە هاتوونەتە مزگەوتێ زەکات بەڕواڵەت داویانە جومعەیان کردووە نوێژیان کردووە ئەو جۆرە منافقانە تەمان کوشتنیان بە هیچ شێوەیەکی جائز نییە کوشتن لە دنیادا مامەڵەی مسلمانیان لەگەڵدا دەکرێت بەڵام بۆ قیامەتێ خوای گەورە لەگەڵ ناخ و دڵیاندا مامەڵە دەکات و لەسەر دڵیان پاداشت و سزایان دەداتەوە وایە بەس ئەوانە خەڵکانێکی ئەعرابی و دەشتەکی بوون لە دەوری مەدینەی کە هاتوونەتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها بە زمان گوتویانە مسلمانین بۆ ئەوەی ئەگەر ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلم مسلمانان سەرکەوتن بڵێن مە فڵان ڕۆژەی هاتین خۆمان ئیعلانی مسلمانەتیمان کرد بۆی بە حسابی خۆیان نەکوژرێن و ئەسیر نەکرێن و ماڵیان بە غەنیمەت دەستی مسلمانان نەکەوێت بەڵام کە دەچوونەوەکن خۆیان هەر بێباوەڕ بوون نە نوێژیان دەکرد نە ڕۆژویان دەکرد نە عیبادەتیان دەکرد ئەو جۆرە منافقانە کوشتنیان جائزە و دروستە ئەو کاتێک کە دژایەتی مسلمانان دەکەن و دەیانەوێت خیانەت و ناپاکی لەسەر لەگەڵ مسلمانان بکەن دەهاتن بۆ ناپاکیکردن و خیانەتکردن خۆیان بە مسلمان پیشان دەدا بۆی مسلمانان لیان ئەمین بن ئەو جار هەر کاتێک هەلیان بۆ ڕێککەوت لە دەرفەتێکدا دەستیان لە پێغەمبەر بوەشێنن یا لە مسلمانان بوەشێنن یا تەوقی مەدینەی بکەن و مسلمانان و دەوڵەتی ئیسلامی لەناو ببن ئەو جۆرە دووڕوانە کە مەترسی ئەوەیان لێ دەکرێت هێرش بێنن بۆ مسلمانان بکوژن طبعا ئەوانە ئەگەر مسلمانان دەسەڵاتیان هەبوو دەیان کوژن یا دیلیان دەکەن یا بەپێی مەسلحەتی ئەو کاتە فەئین تەوەلەو ئەگەر پشتیان هەڵکرد لە ئیمان هێنان و لە کۆچکردن خوا دەفەرمێ فەخودوهم بیانگرن وەقتلوهم بیان کوژن حەیث وەجەدتموهم لەکوێ دەستان کەوتن وەلا تەتەخیذوا منهم دیسان دەفەرمێ مەگرن هیچ کامێک لەوان بە وەلیە بە دۆستی خۆتان بە سەرپەرشتیکاری خۆتان وەلا نەسیر و بە یارمەتیدەری خۆتان نەداوای دۆستایەتیان لێ بکەن و متمانەتان پێیان هەبێ نەداوای یارمەتیشیان لێ بکەن واضحە ئەو ئاتەش وەدوا لەو تەکفوڕونە کەما کەفەڕوو پێیان خۆشە ئێوە بێ باوەڕ ببنەوە کەما کەفەڕوو هەر وەکو چۆن بۆ خۆیان بێ باوەڕن فتەکونون سەواء تا لە قیامەتێ وەکو یەک بن فلا تتخذوا منهم ئەولیا هیچ کامێک لەوانە مەکەن بە ئەولیا و دۆست و خۆشەویستی خۆتان حتا یهاجروا فی سەبیل الله تا کۆچ دەکەن لە پێناوی خوا وەک گوتم کۆچەکە وازهێنان بێ لە دووڕووی هەر پێی دەگوترێ کۆچ حەدیثمان هەیە دەفەرمێت المهاجر من هاجر ما نهى الله مهاجر ئەو کەسەیە واز لەو شتانە دێنێت کە خوا قەدەغەی کردوون وایە گوناهێکت
تێدایە بە نمونە ئەگەر وازت لە گوناهەکەی هێنا بڕیاری خۆچاککردنتدا جۆرێکە لە هیجرەت دەگونجێ ئەو هیجرەتە ئیدوڕوەکان مەبەستی ئەوە بێ و دەگونجێ مەبەستیشی ئەوە بێ ئەوانەی کە هاتوونەتە مەدینەی خۆیان بە مسلمان پیشانداوە بێنە ناو مسلمانان و شوێنی خۆیان بەجێ بێڵن فإن تولوا ئەگەر پشتیان هەڵکرد فخذوهم بیان گرن وەقتلوهم بیان کوژن حيث وجدتموهم لە کوێ دەستان کەوتن ولا تتخذوا منهم وليا ولا نصيرا مایان گرن هیچ کامێک لەوان بە دۆستی خۆتان و بە یارمەتیدەری خۆتان تەنها لە منافقەکان کێ ناکوژرێ تەنها کێ مەکوژن خوای گەورە دێ هێندەکان جیا دەکاتەوە ئەوە کە جیان دەکاتەوە تەنها منافقێک کە ئەهلی حربە مەترسی ئەوەی لێ دەکرێت مسلمانان بکوژێ یا شەڕی مسلمانان بکە دەنا دەفەرمێت إلا الذين يصلون تەنها ئەوانە مەکوژن کە يصلون ینی خۆیان دەگەیەنە إلى قوم لای گەلانێک لای کەسانێک کە بەینەکم و بەینەهم میثاق کە لە نێوان ئێوە و ئەواندا پەیمان هەیە حاڵین لێ کەسێکی منافق دووڕوو خۆی دەخاتە پەنای کەسێک کە هاوپەیمانی مسلمانانە لە ناو عەرەباندا باو بوو ئەگەر کەسێک مەترسی کوشتنی لەسەر بایە چی دەکرد دەچوو خۆی دەخستە پەنای کەسێک طبعا کە خۆت دەخستە پەنای کەسێک لە وڵاتی ئێمەش کابرا لە خۆی بترسێ کە دەیکوژن دەچێتە ماڵی وانە ئاغایەکی وانە یان دەسەڵاتدارێکی خۆ کە لە ماڵی تۆ دابوو عورف وایە پسی لە ماڵی کەسەکەی بکوژی وە گۆی وایە کەسەکەت کوژ بێ وایە بۆیە لێرەش کابرای قاتیل ئەگەر بچێتە ماڵی دۆستێکی تۆ دەست لەوێ نایکوژی وایە جا هێندێک خەڵک هەبوو هاوپەیمانی ئیمانداران بوو خوا دەفەرمێت ئەگەر ئەو منافقانە پەنایان بردە بەر هاوپەیمانەکانی ئێوە خۆیان خستە پەنای ئەوان مەکوش مایان کوژن لەبەر خاتری چی لەبەر خاتری برادەرەکان و هاوپەیمانەکانی خۆتان حاڵین لێ إلا الذين يصلون کاتی خۆشی پێغەمبەری خۆمان صلى الله عليه وسلم لە طائف کە بەرباران کرا یەکێک چوو تەوان پێغەمبەری پەنادا دەنا بتپەرستەکانی مەکە ئەگەر لە پەنای بینە بە پێغەمبەریان دەکوژ دەو کاتە لە ناو عەرەباندا عادەت بوو و پابەند بوون بەوەیەوە زۆر هەر کەسێک ڕێک خۆی خست با ماڵی کەسێک کە دۆستی تۆیە یا هاوپەیمانی تۆیە کەس علاقەی نەبوو جا خوای گەورە بە ئیماندارانیش دەفەرمێ و عادەتێکی باش بۆ بۆی خوای گەورە تەصدیقی کردووە نافەرمێت لە ماڵی برادەر و دۆستەکانی خۆشتان دابێ هەربیان کوژن دەفەرمێ إلا الذين يصلون تەنها ئەوانە مەکوژن کە پەنا دەبەنە بەر کەسانێک کە بەینەکم و بەینەهم میثاق کە لە نێوان ئێوە و ئەواندا پەیمان هەیە ئەوە یەک وازحە هەنی منافقێک لەگەڵ هاوپەیمانە پەنای بردە بەر هاوپەیمانەکەی تۆ ناکوژرێ دووهەم دەفەرمێت ئەو جاؤوکم حەسیرەت صدورهم یان هاتنە لای ئێوە حەسیرەت صدورهم یعنی بڕیاری خۆگرتنەوەیاندا لە شەڕکردن لەگەڵ ئێوە کەسی دووڕوو هاتن بۆ خۆیان بۆ لای تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا بۆ لای ئیمانداران گوتیان ئێمە شەڕی ئێوە ناکەین دڵنیا بن لەوەی کە ئێمە شەڕی ئەو جاؤوکم یا دێنە لای ئێوە حەسیرەت صدورهم حەسیرەت یعنی وەک دەڵێ دڵی خۆیان بە تەنگ و ناخۆش پیشان دەدەن لە شەڕکردن لەگەڵ ئێوە یعنی دڵی خۆیان ساف دەکەنەوە بۆتان کە ئامادەنین شەڕتان لەگەڵ بکەن ئەی یوقاتیلوکم شەڕتان لەگەڵ بکەن ئەو یوقاتیلو قەومەهم یان ئێوە شەڕ لەگەڵ قەومەکە یعنی دێن دەڵێن نەئێمە نەخۆمان شەڕتان لەگەڵ دەکەین نە قەوم و کەسوکاری ئێمە شەڕ لەگەڵ ئێوە دەکا ئێمە شەڕی ئێوە ناکەین ئێوە شەڕی ئێمە نەکەن ئەوانە کەسانێکن یعنی نەدشتن نە لەگەڵتن وازحە نە دژایەتیت دەکەن بێن شەڕی تۆ بکەن نە ئامادەشن بەرگریت لێ بکەن خوا دەفەرمێ ئەو جۆرە کەسانەش مەکوژن و شەڕیان لەگەڵ مەکەن ئەو جاؤوکم یا دێنە لای ئێوە حەسیرەت صدورهم دڵی خۆیان بڕیاری خۆیان دەدەن کە شەڕ نەکەن لەگەڵتان ئەو یوقاتیلوکم ئەو یوقاتیلو قەومەهم یان ئێوە شەڕ لەگەڵ قەومەکانی ئەوان بکەن یعنی دێن دەڵێن ئێمە نە ئێمە شەڕی ئێوە دەکەین نە ئێوە شەڕی ئێمە بکەن لەسەر ئەوەی ڕێک دەکەون خوا دەفەرمێ لەگەڵ ئەوانەش شەڕ مەکەن بۆ چونکە خوا دەفەرمێ وەلەو شاء الله خۆ ئەگەر خواویستی لەسەر بایە لەسەلەتەهم عەلەیکم ئەو کافرانەیان ئەو منافقانەیان زاڵ دەکرد بەسەر ئێوەدا ئێستا ئەگەر کەسێک دەسەڵاتی هەیە بەڵام ئامادە نییە شەڕت لەگەڵ بکە یعنی تۆش قەدری نیعمەتەکەی بزانە خوای گەورە وای لێ کردووە کە
شەڕ لەگەڵ ناکە. دەفەرمێت وەلەو شاء الله ئەگەر خواویستی لەسەر با لەسەلەتەهم عەلەیکم ئەوانی زاڵ دەکرد بەسەر ئێوەدا فەلەقاتەلوکم ئەو کاتە ئەوانی شەڕی ئێوەیان دەکرد و دژمنەکانتان زۆرتر دەبوو. وازە خەوەشیان فەئین ئەعتەزەلوکم دەفەرمی ئەگەر خۆشیان بە دوورگرت لە شەڕکردن فەلەم یوقاتیلوکم ئامادە نەبوون شەڕتان لەگەڵکەن فەئین ئەعتەزەلوکم ئەگەر جۆرە منافیق و دوڕوانێک هەبوون خۆیان لە شەڕگرتن بە دوورگرت فەلەم یوقاتیلوکم ئامادە نەبوون شەڕی ئێوە بکەن ئەوە دوو وەئەلقەو ئیلەیکم السەلەمە و پێشنیاری ئاشتی و تەبایشیان بۆ ئێوە هەڵدا پێشنیاری ئاشتی و بەیەکەوە ژیانیان بۆ کردن فەما جەعەلە الله لەکم عەلەیه سەبیلا فەما جەعەلە الله خوای گەورە داینە ناوە بۆ ئێوە بەسەر ئەو جۆرە دووڕوانەوە سەبیلە هیچ ڕێگایەکی بۆ نەهێشتونەتەوە تا شەڕیان لەگەڵ بکەن. وازەحە ئەو هەموو ڕێگایانە تەماشاکەن منافقێک پەنای بباتە بەر هاوپەیمانی ئیمانداران ناکوژرێ. وازەحە یەکێک بڵێ نە شەڕتان دەکەم و نەشەڕم بکەن نەخۆم نەقەومەکەم شەڕتان ناکەین ئێوە شەڕی ئێمە مەکەن ناتان کوژین مەشمان کوژن ئەوەش ناکوژرێن. منافقێک ئامادەی شەڕکردن نەبێ لەگەڵ ئیمانداراندا ئامادە نەبێ شەڕ بکا لەگەڵ ئیمانداراندا ئیمانداران لەگەڵی شەڕ ناکەن. کەسێک پێشنیاری ئاشتی بۆ ئیمانداران بکات منافق بێ کافر بێ هەرچێک بێ کە پێشنیاری بۆ پێشنیاری ئاشتی و بەیەکەوە ژیان بۆ ئیمانداران کرا هەمیشە ئیماندار دەبێ زیاتر مشتری ئاشتی بێت چونکە دینی ئیسلام طبعا لە ئاشتیدا زیاتر بڵاو دەبێتەوە یان لە شەڕکردندا هەمیشە لە ئاشتی و ئەوە لە ناو سەحابەی پێغەمبەریشدا هەتا پێغەمبەری صلی الله عليه وسلم لە حەیاتدا بووە لە سەردەمی خەلیفەکانیشدا لە فتوحاتی ئیسلامیدا ژمارەی شەهیدە سەحابەکان لە سەتوش ئەوانە تێنەپەڕیوە ئەو هەموو شوێنەیان فتح کردوون و زۆرینەی زۆری ئەو جێگانەی کە بۆی چوون خەڵک بە ئارامی و بە ئاسوودەیی تەبان لە حاڵەتی هێمنیدا دینی لێوەرگرتوون لە حاڵەتی حەربدا کەم وهەیە شەڕ ئەوە وەربگیرێ. ئەگەر سەیری ئاەتەکەی کەینەوە ئیلا ئاەتەکەی پێشتر فەرمووی بیان کوژن و بیان شەڕیان لەگەڵکەن إلا الذين يصلون إلى قوم بينكم وبينهم ميثاق مەگەر دووڕوانێک کە پەنا دەبەنە بەر قەومێک کە لە بەینی ئێوە و ئەواندا پەیمان هەیە ئەو جاءوكم حەسیرەت صدورهم یا دێنە لای ئێوە بڕیاری شەڕ نەکردن دەدەن ئەو یقاتیلوکم یعنی دڵی لە دڵەوە وا پیشان دەدەن کە حەزیان لە شەڕکردن نیە و شەڕی ئێوە ناکەن ئەو یقاتیلو قەومەهم یا حەزیان لێ نییە ئێوە شەڕی کەسوکاری ئەوان بکەن وەلەو شاء الله لەسەلەتەهم عەلەیکم ئەگەر خوای گەورە ویستی لەسەر با ئەو بێباوەڕ و منافقانەی زاڵ دەکرد بەسەر ئێوەدا و فەلەقاتەلوکم شەڕی ئێوەیان دەکرد فەئین ئەعتەزەلوکم هەر کاتێک خۆیان لە شەڕ بە دوور گرت فەلەم یوقاتیلوکم ئامادە نەبوون شەڕی ئێوە بکەن وەئەلقەو ئیلەیکم السەلەمە و پێشنیاری ئاشتیان بۆ کردن فەما جەعەلە الله لەکم عەلەیه سەبیلا خوای گەورە بۆ ئێوەی ڕێگە نەداوە خوای گەورە داینە ناوە بۆ ئێوە هیچ ڕێگایەک تا لێوە شەڕی ئەو کەسانە بکەن کە شەڕتان ناکەن. ئاەتەکە وازحات مسلمانان لە هەموو سەردەمێکدا تەنها لەگەڵ کەسێک شەڕ دەکەن کە شەڕ لەگەڵ دەکات کەسێک دەکوژی کە ئامادەیە بتکوژێ کەسێک دەکوژی کە دەبێتە مەترسی لەسەر دینت حیاتت ژیانت ناموست دەنا کەسێک هیچ مەترسیەکی لەسەر ئیمانداران نەبێ بۆ خۆی کافرە با کافر بێ کەیفی خۆیەتی منافقە با منافق بێ هەر چیەکە با هەبێ خەڵک لەسەر ئیمان و عەقیدە و بیر و باوەڕ هیچ کات ناکوژرێ بەڵام کاتێک دەبێتە مەترسی لەسەر ژیانی تۆ یا لەسەر ژیانی خەڵکی لە بەرامبەر ئەوەیدا دەکوژرێت و شەڕی لەگەڵ دەکرێت. پاشان دەفەرمێت سەتەجیدونە ئاخەرینە لەمە دوا دەستان دەکەون کەسانێکی دیکە یوریدونە ئەن یەئمەنوکم بەفێڵ دەیانەوێ ئەن یەئمەنوکم یعنی ئێوە یعنی ئەوان لە دەستی ئێوە ئەمین بن وەیەئمەنو قەومەکم و تەنها دەیانەوێ قەومەکانیان پارێزراو بن. بەدرۆ خەڵکێک هەیە دێ ئیعلانی مسلمانەتی خۆی دەکات تەنها بۆ ئەوەی کە مسلمانان دەستیان بۆ نەبن بۆ خۆیان بۆ قەومەکانیان بەڵام لە ئەسڵدا مەبەستیان فێڵکردنە ئەو جۆرە کەسانە کولەما ڕود و ئیلە الفتنەتی هەر کاتێک ڕود و گەڕانەوە بۆ فتنە و ئاشوب و بانکران
ئورکیسو فیها دەکەونەوە ڕێک ناو فیتنە و ئاشوب و شەڕنانەوە و دژایەتیکردن و مسلمانان حاڵی خەڵکانێک بە درۆ تەنها و تەنها بە ئەوی بۆ خۆیان و کەسوکاریان پارێزراو بن دێن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا بە مسلمانان دەڵێن با شەڕ نەکەین بەیەکەوە بەڵام کاتێک دەرفەتیان دی خەڵکانێک بانگی کردن بۆی شەڕی مسلمانان بکەن یەکسەر دەستنەوە دەست بە شەڕکردن لەگەڵ مسلمانان دەکەنەوە یعنی هاتنەکەیان لە ئەسڵدا بەڕاستی نییە بە فێڵە دەزانن بە فێڵ هاتوون ئیعلانی ئاشتیان کردووە هاوپەیمانەتیان لەگەڵ بەستووی چاوەڕێی دەرفەت دەکەن کەی دەرفەتیان بوو قووەتیان بینی خۆیان بە بەهێز بینی بێن بەسەرت دادەن و لە ناوت ببن ئەو جۆرە کەسانە لەو جۆرە حاڵەتانەدا مسلمان نابێ ساویلکە بێ ها ستەجیدونە ئاخەرینە لەمە دوا دەستان دەکەون کەسانێک یوریدونە ئەن یەئمەنوکم دەیانەوێ خۆیان لە دەستی ئێوە ئەمینکەن پارێزراوکەن وەئمەنو قەومەکم دەیانەوێ گەل و خزم و کەسەکانیان پارێزراو بن بەڵام كلما ردوا إلى الفتنة هەر کاتێک بانکران بۆ ئاشوب و فیتنە و بێباوەڕی ئورکیسو فیها ڕێک دەست دەکەنەوە بە بێباوەڕی و بە دژایەتیکردنی مسلمانان خوا دەفەرمێ ئەوانە فەئین لەم یعتەزیلوکم ئەگەر خۆشیان لە شەڕکردن بە دوور نەگرن وەیولقوا ئیلەیکم السەلەمە ئەگەر پێشنیاری ئاشتیشیان بۆ کردن وازحە وەیەکوفوا ئەیدیەهم و دەستیشیان درێژ کرد تا بە حساب پەیمانتان لەگەڵ ببەستن و تۆقەتان لەگەڵ ببەستن و پەیمانی خۆشەویستی دەرببڕن ئەوانە فەخودوم هەر بیانگرن وەقتلوم هەر بشیان کوژن حەیث وەجەدتوهم لە هەر شوێنێک دەستان کەوتن ئەوانە چێن ئەو کەسانن خیانەتکارن ها ئێستاش لە هەموو قانونی دنیاییدا ئەو کەسەی خیانەتی گەورە دەکا یعنی دەبێتە هاوپەیمانت بەڵام بە فێڵ دەبێتە هاوپەیمانت تا ئەو کاتەی دەرفەتت لێ دێنێت و بە ناپاکی بەسەرت دادەدا ئەو کەسانە هەمیشە دەبێت سزایان تونترین سزا بێ فەئین لەم یعتەزیلوکم ئەوانە ئەگەر خۆشیان بە دوور نەگرن وەیولقوا ئیلەیکم السەلەمە پێشنیاری ئاشتیشیان بۆ کردن وەیەکوفوا ئەیدیەهم و بەڕواڵەت دەستی خۆشیان لە شەڕگرتن لە شەڕکردن لەگەڵ مسلمانان گرتبوویەوە ئەوە فەخودوم هەر بیانگرن وەقتلوهم بشیان کوژن حەیث وەجەدتموهم لە هەر شوێنێک دەستان کەوتن وەئولائیکم ئەوانە بۆ ئێوە جعلنا لەکم دامان ناوە عەلەیهم بەسەریانەوە سولتانەن مبینە بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا یعنی خوای گەورە بۆ شەڕکردن لەگەڵ ئەو جۆرە کەسانە بەڵگەیەکی ڕوون و ئاشکرای داونە دەستێ بەڵگە ڕوون و ئاشکراکە چییە ئەوەیە کە دەزانی یەقینت هەیە ئەو کەسە بە خیانەت بە ناپاکی دەیەوێت ببێتە هاوپەیمانت ئەو کەسەی بە ناپاکی و بە خیانەت دەیەوێت ببێتە هاوپەیمانت و بەتەمایە وەک دەڵێ فێڵت لێ بکات و بتخەڵەتێنێ پێغەمبەر خوا دەفەرمێ ئەو جۆرە کەسانە هیچیان لێ قبوڵ مەکەن وازیان لە شەڕ هێنا هەر وازیان لێ مەهێنن پێشنیاری ئاشتیان کرد هەر پێشنیارەکەتان قبوڵ نەبێ گوتیان شەڕێ ناکەین بە قسە هەر لێیان قبوڵ مەکەن چونکە خوای گەورە ڕێی داون ئەو جۆرە کەسانە سزا دەنون و تۆڵەی ناپاکیەکەی خۆیان وەرگرنەوە گەر سەیری کەلیمەکان بکەینەوە الله لا إله الله وتمان ذاتي الله لا إله هیچ پەرستراوێک نین إلا هو جگە لە خۆی لەیەجمعنەکم سوێن بەخوا کۆتان دەکاتەوە خوا إلى يوم القيامة لە ڕۆژی دواییدا لا ڕەیبە فیه کە هیچ گومانێکی تێدا نییە ومن ئەصدق چێ ڕاسترە من الله لەخوا حەدیثا قسەکانی فما لكم نییە بۆ ئێوە في المنافقين سەبارەت بە دووڕووەکان فئەتەین ببنە دوو کۆمەڵە والله خوا ئەرکەسەهم ئەوانی گەڕاندۆتەوە بۆ بێباوەڕی بیما کەسەبوو بەهۆی ئەو کار و کردەوە خراپانەی کە کردویانە ئەتوریدون ئێوە دەتانەوێ ئەن تەهدوو ڕێنمونی بکەن من ئەضل الله کەسێک یا کەسانێک خوا گومڕای کردوون ومن يضلل الله هەر کەسێک خوا گومڕای کرد فەلەن تەجیدە هەرگیز تۆ دەستت ناکەوێت لەهوو بۆ ئەو کەسە سەبیلا ڕێگایەک تا لێوە هیدایەتی بدەیت وەدوو پێیان خۆشە لەو تەکفوڕونە ئێوە بێباوەڕ بن کەما کەفەڕوو هەر وەک چۆن بۆ خۆیان بێباوەڕن فتەکونونە سەواء تا لە سزا و عقوبە و دنیا و قیامەتتان وەکو یەک بێ فلا تتخذوا مەگرن منهم هیچ کامێک لە ئەوان بە ئەولیا بە دۆستی خۆتان
حتى يهاجروا هتا كۆچ دەکەن في سبيل الله لە پێناوی خوا فإن تولوا ئەگەر پشتیان هەڵکرد لە ئیمان هێنان و کۆچکردن فخذوهم بیانگرن وەقتلوهم بیان کوژن حيث وجدتموهم لەکوێ دەستان کەوتن ولا تتخذوا مەگرن منهم هیچ کامێک لەوان بە وەلیە بە دۆستان ولا نەصیر بە پشتیوانتان إلا الذين تەنها ئەوانە مەکوژن يصلون إلى قوم كپنا دەبەنە بەر کەسانێک بينكم لە نێوان ئێوە و بينهم ئەوان میثاق بەڵێن هەیە ئەو جاءوكم یا دێنە لای ئێوە حسرت صدورهم يعني خۆیان دەگرنەوە لەچی لەوەی ئەی يقاتلوكم شەڕی يعني کوشتاری ئێوە بکەن ئەو يقاتلوا قومهم یان ئێوە خۆ دەگرنەوە بۆی ئێوە کوشتاری قوم و کەسی ئەوان نەکەن ولو شاء الله ئەگەر خواویستی لەسەر بایە لەسەلەتەهم عەلەیکم ئەوانی زاڵ دەکرد بەسەرتاندا و فلقاتلوكم ئەوانی شەڕی ئێوەیان دەکرد فإن اعتزلوكم ئەو جۆرە کەسانە ئەگەر خۆیان بەدوور گرت فلم يقاتلوا ئامادە نەبوون شەڕیشتان لەگەڵ بکەن وألقوا إليكم السلام پێشنیاری ئاشتیشیان بۆ کردن مادام کەسێک خۆی بەدوور دەگرێ شەڕت ناکا پێشنیاری ئاشتیت بۆ دەکا فما جعل الله فما داینە ناوە خوا نەیداوە خوا بە ئێوە عليهم بەسەر ئەوانەوە سەبیل هیچ ڕێگایەک تا لەو ڕێگایەوە لەو بەو بیانوەی شەڕیان لەگەڵ کرد یعنی هیچ بیانوەیەکت بەدەستەوە نەماوە ستەجیدونە لەمە و دوا یعنی دەستان دەکەون ئاخەرین کەسانێکی دیکە یوریدونە دەیانەوێ ئەی یەئمەنوکم یعنی لە ئەوان لە دەستی ئێوە ئەمین بن تەنها فێڵە درۆ دەکەن تەنها دەیانەوێ لە دەستی بە فێڵ خۆیان لە دەستی ئێوە ئەمین کەن وەئمەنو قەومەکم و قەوم و کەسی خۆشیان لە ئێوە بپارێزن كلما ردوا بەڵام هەر کاتێک بگەڕێندرێنەوە إلى الفتنة بۆ بێباوەڕی و دووڕووی ئورکیسوا فیها ڕێک پاشگەز دەبنەوە و دەستنەوە ناو بێباوەڕیەکەیان ئەوە فإن لم يعتزلوكم ئەوانە ئەگەر خۆشیان لە ئێوە بەدوور نەگرت ويلقوا إليكم السلام وكاتك پێشنیاری ئاشتیشیان بۆ هەڵدان ويكفوا أيديكم كاتك دەستیشیان گرتەوە لە شەڕ ئەوە لیان قبول مەکەن فخذوهم بیانگرن وەقتلوهم بیان کوژن حيث وجدتهم لەکوێ دەستان کەوتن وأولئكم ئەوانە جعلنا لكم داومانە بە ئێوە عليهم بەسەر ئەوانەوە سلطانا مبينا بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا صلى الله عليه وسلم